ام السليماني ندوي رنج دست پی بکن سلیمانی دست پی بکن اگر هم سلیمانی دست پی نکن و خلق سلیمانی عاجز سليماني دیارە ئەمڕۆ هەولێر 36 پلی سلیمانیش مرا بیجن نه هەولێر 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 کوردستان ئیرۆ ئێمە لە هەولێر نین بەڕاستی ئیرۆ هەواڵی مەژی نەبوو لەسەر رنج وەکە کو دەرڤە بەری وێ دەرڤە وەکە کو عور بە یان هەور سليماني؟ نا سليماني عورة؟ ئەڤە فلتەرە زیمی هەندێک جاران دەکارن سلێمانی پیشان بدەن سليماني اگر نشان بدن لایف باش به حز دکم سليماني نشان بدن هەندێک بەجیمی هەندێک لە سلێمانیمان پیشان بن دیارە شاری سلێمانی لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە بینەرانی بەڕێز گەورەترین پارێزگای باشووری کوردستانە ژمارەی دانیشتوانەکەی بەپێی ئامارە فەرمیەکان 2 ملیۆن و 82,832 کەسە بەڵام لەبارەی قەبارەی خێزانەوە قەبارەی خێزان بە پێی ڕووپێوەکانی دەستەی ئامار لە هەموو پارێزگاکانی تر بچووکترە ڕاستە ژمارەی دانیشتوان زۆرە بەڵام قەبارەی خێزان بچووکە 4.6 کەسە پارێزگای دهۆک قەبارەی خێزان گەورەترینە 6.4 کەسە ماوەی پێشوو سەبارەت بە مەسەلەی خێزان هاوکاری پێشوومان هیویدار پرسێکی وروژان لەوانەیە دواتر مامەساژ لەسەرەوە قسەی هەبێ لەبەرەوەی کە ئێمە پەیوەستین بە عێراقەوە و زۆر جار بودجە لەسەر ژماری دانیشتوان دادەنرێ تا دێ ژماری خێزانی کوردستان کەم دەبێتەوە بەڵام ژمارەی دانیشتوان لەوێ زیاد دەکا خەڵکەیە 20 مناڵی هەیە ئاوا هیچ نا بەڵام ئەم کەمیەش کاریگەری چییە بێ لەسەر کوردستان تشتێکی دیژی کریەش بوو تەماشەوان ئاگادار بن ما نافکردن لاتینیش برکو جبهش دنیای کردستانی گلک یعنی گلک تلفنش مرا هاتن مساج هاتن گفتن به عربی نزانن بخونن به تایبەتی کردین با کوری کردستانی اف دی مکرن لاتینی برا اف جی گاوک با جبو کسی کو به بس حق سليماني پارێزگاری سلێمانی هەوڵێک با لەگەڵ گوگڵ و ئەوانە کۆمپانیا گەورەکانی بواری ئینتەرنێت قسە بکەن چونکە بەڕاستی سلێمانی ئێستا سێ ناوی هەیە زۆر جار سلێمانی کەشت داواکەی بە تایبەتی بە ئینگلیزی سولەیمانیە سولەیمانیە سلێمانی هەولێر ڕەحەتە دهۆک ڕەحەتە زاخۆ ڕەحەتە لێ سليماني او بروبليم ناوي آلوز دتن ويساندن ناو انترنت شا باجار لجمد كرمانجي دا مية ناوي وي باردون ناوي وي باجاري باجار نيره د كرمانجي دا نيرو مية سليماني ما خلص كر بچن هر ناوكي ناوي شاران چيه لكرمانجي دا وي باجاري وي باجاري نابيجن وي باجاري دبيجن وي باجاري يعني وي باجاري هر ئێستا دهۆک 33 پلەیە نزمترین جی نزمترین محل کرد نزمترین یعنی بشەف دەرەجە هەری نزمە پشتی دهۆکێ چتێ هەلەبجەتێ هەلەبجە گەرە هەنێکی گەرمەنە چما وەرە هەڵەبجە لازمە ساردتر بێ کەرکوک 36 پلەیە نزمترین جی 18 پلەیە ئەنجا ئێمە وتمان کەرکوک کەرکووکێ ڕۆژەوای کوردستانی هەیە ئیرۆ لەسەر کەرکوک دەخوازم شتێکی بێژم حەلەبجە ببوورنە حەلەبجە 34 دەرەجە 16 نزمترینژی گشتی ئێوارێ کوردستان تقریبا وەکە هەبە وەکی هەڤە هەمی هێنکە ویستم شتێک بەڵام ئێمە لە هەولێر پێنجشەمبە باسی ئەومان کرد کە زۆر گرنگە پارتە کوردستانەکان هەمویان ناوپەیمانەتێکیان دروست کردەوە بە سەرۆکاتی کاک عەبدول ڕەحمان مستەفا کە یەک لە دەستپێکە هاوکاری هاوڕێی میوانی هاوکارمان هیوا جەمال بوو خەڵکی کوردستان دڵی پێی خۆشە بەڵام ئێستا خەڵک خۆی ئامادە دەکرد بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڵام ئێستا عێراق هەمی تێک چووە سەدر داوا دەکا حکوومەت هەڵوەشێ لەوانەیە تەبەن سەدر کاریگەری لەسەر شەقام زۆر زۆرە لەبەرەوە کاتێک کە سەدر شتێک دەڵێ ئەگەری جێبەجێکردنی زۆر زۆرترا گەروا بێ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیشە بێتەوە بچن کودەرێ بچن وانێ بوان سارە بوان باژارێکی چیاییە بوان هەمە بێژن 12 مەهان ناوا بەرفێدایە وێروژێ دۆستێکی مەگوت بەشی سوسیال میدیا ڕووداوێ دەکار دکە ئەمرا خەڵکی وانەیە
دقوت دل بخوين اگر و بحث وانه كر بري بحث وانه بكن گرگ بشي ونج بركم ملبرن نوناري وانه ما بخو خلقي وانه و پشتی وانه چته هيدي دي چا تمام ما مصطفى هو مردزي لكام لم شعرانا قصيه لسر كلتوريان فرهنجيان ديالكتيان لسر كام لم شعرانا بالسليمانيه وعطاوكو وان خود زانی خود دیالکت لزمانی کردیا براستی زۆرە یعنی ئێمە زمانێکین کە فرە دیالکتمان هەیە وەش بەداخەوە لە ئەنجامی بارودۆخێکی سیاسی وای لێ هاتووە بەڵام ئەمە تەنها تایبەت نییە بە کورد و کوردستان لە زۆر دنیادا لە زۆر کۆمەلگای دنیادا ناو ملەتانی جیهانە شتیوا هەیە تەنانەت لە خودی ئەرمەنستان ئەرمینیا کە خۆیان هاستانی پێ دەڵێن ڕاستە هەردوو دایلکت هەیە لە نۆرویز دوو دایلکت هەیە بە دوو دایلکتی وەکو خۆمان کرماجی و سۆرانی ئەنێ مە شتێکی ئاساییە ئەڵمانیا مامۆستا بەڵێ بايرن يعني خاڵی لاوازی ئێمە نییە ئەکرێ وەبەری بهێنین وەکو خاڵی بەهێز وەنیا بەڵێ مە بەهێز چونکە تۆ ئەگە شتێک لە دیالکتەکەی خۆتانە بێ ئەتوانی لە دیالکتێکەکە وەریگری پێویست ناکە تۆ پەنابەری بۆ زمانی عەرەبی یان فارسی بگەڕێ لە ناو دیالکتەکانی دیکە شتێک ئەو شتە هەرە دۆزیتەوە ئەلمانیا ئالمانان یا ئالمانی دۆیچلاند و ئەلمانیا سویسرە و نەمسە نەوەکوێت نوکە ئەم دەچینە مردین بچین مێردین مامۆستا کیژان باژاری باکووری کوردستانی بتەخۆشە خۆشترین باژار لە باکووری کوردستانی خودی ئەس گەلک نەگەڕایمە لە باکووری کوردستانی ئەس وەختی خۆی ئەس لە تورکیا بووم لە کۆلێژی پزیشکی بووم لە ئەنکەرە بووم لێ دیار بەکرد دیتیەگەێت زیاتر جەنابێتە کۆلێژی پزیشکیژی خوندیە بەڵێ من پزیشکی خوێندی نەماخولە بڕاستیژی ئەم وابستا هەمەر بەڵام بەخۆشی خۆم نەبوو وابستا بەخۆشی خۆم نەبوو بە ناوە دڵی بوو ماخولە دەستم لێ هەڵگرت و ڕۆیشتم ئەوەتە واللهی من دەزانی یعنی ئەوە دبینی خەر ئەوەندە دەبێت پرۆگرامێدا گەلک تشتین مگوت دەستپێکە پرۆگرامێدا مەگوت ئەم هەنێک سرین مامۆستا هەمەر دزەی ئەشکەرە بکەن ئەف سرن هەموو کەس نزانێ هەر کەستا وەکە هونەرمەند وەکە موزیکژان دزانێ لە کۆلێژی پزیشکی لە ئەنقەرە لە ئەنکەرە بەڵێ ترکیشی زانیەکی باشە بە یارمەتی بەڕێز دکتۆر هۆمەر ئێمە چی کەش خۆشە گەلک خۆش مێردین 28 دەرەجە بە 21 دەرەجانە پشتی مێردینێ مەهاباتێ مەهابات 29 سارترینژی 12 کرماشان ئیرۆ حەسەن زیرەک گەلێک لە ناو پرۆگرامە مە هاتە بەحەزکردن مامۆستا لە تیپی مۆسیقای سلێمانی باسی ئەزمونونەکانی کرد دیارە سەبارەت بە کرماشان ئێستا من کاتێککە گوێ لە حەسەن زیرەک دەگرم جەنابەت لێرە ئەمەوە ینی مەسەلە هونەریەکان تێکەڵ بە کەش و هەوا بکەم سنەی ئازیزیش سی پلەیە نزمترینیش هەشت پلەیە مامەستا حەسەن زیرەک ئەو عەفەویەتەی کە هەیبوو ئەو شتانەی کە لە ناکاو ئیوت پێشووتر زۆر جاران کاتێکە گوێ لە بەرهەمەکانی دەگرم هەستەکەم مەبەستی بووە و پیاوێکیش بووە بێ ئاگا نەبووە لە سیاست و بە تایبەتی بە پێی شارەکان ئەیان دوێنێ مخاتەبیانەکە مەسەڵەن بەڕاستی ئەوەی کاڵە کرماشان شاری شیرینم شاری جوانی کوردنشینم یعنی یەکێکە لە گۆرانیە زیندووەکانی کە پێم وایە ئەم پرسەی کرماشان لە ئایندەدا وەکو مەسەلەی کەرکک ڕۆژە لە ڕۆژان لەسەر ئەم پرسە گرفت لە کرماشان دروستە بێ ئەمڕۆ دەبێت سبەینە دەبێ نازانم دیارە کرماشان لە ڕووی مەسەبیەوە بەشێکی زۆری خەڵکەکەی شیعە مەزهەبن بەڵام هەستی نەتەوەی زیاتر بەسەرانە زاڵە وەک لە هەستی مەزهەبی وەنیە ئەستی مەزهەبی مامەساوە ڕۆژە لە ناو کەشوها شتێکی وت حەزەکەم بۆ تۆشی بڵێم ینی شێوە زارەکان زۆر زۆر خۆشە ماوەی پێشوو کاکشەهرامی نازڕی لەوێ گۆرانیەکی وت بەزمێکی نایەوە یەکێک لە بەستە فۆلکلۆریە دێرینەکانی وت بنووسن وەبان تاقی تاقوەسان تاکەی بکیشم جەوری ناکەسان تەفسیری سیاسی کردبوو بە چەپڵە ڕێزان هۆڵەکە
دەنگیدایەوە دواتر تووشی گرفتی سیاسی بوو لە دەخەکرم. کرماشان. بچن قامیشلو هر کسی به ناو بیستیه دما کو بحث روجاوای کورسان تکرن یک سر قامیشلو تی بیرون لەسەر خەیاڵ ئەمە بژ بۆ قامیش دەچێت. قامیش هەنە لەوێ دەرێ ناوێوی لە چی هاتیێتە زانیاری هەنە؟ تا بگمان زانیارین قامیشلو باجارکی نگلکی کهونت نابرا 1925 و 26 دا هاتی آوا کرن لسر خط ترین هاتی آوا کرن ده نابرا باکور و روژ آوای کردستان ده مهندس کی فرانسی قامیشلو آوا کریه اجمارا خلق قامیشلو جی زیده تری 800,000 کس بویه بری شر نافخوایی لسوریه لینا اجمارا که زیده یا خلقی بگمان کوچبر بونه چونه هاتنه ویداری باشور کردستان نزدیکی 250,000 کوچبرین باش روز آوای کردستان لوی داره هنه و مزنترین باجار روز آوای کردستانیه ل پاریزگاه حسکه بخوا گرگ بو با پاریزگاه ل جبر کو باجاری کی کردستانیه باجاری کی کردیه نکرنه پاریزگاه گله کی گرینگی ندانه وی باجاری 33 درجه نه نها دوی دما دوی ده هنه کمپانی و کارگاه جلوه داره هاتنه آوا کرن لی بچن باجاره که دنیا کردستانی بخوامیش رو خلص بو خلق عفرینه و کوبان اجماع عاجز نبن سبه امی جوارا بیجن هیدی یعنی همو تش هەر شاران ئەگەر عمرێتە باقی بێ ئینشاءڵڵا هەموو شارەکانە خوێنینەوە. فەرماوە.